ئێمڕۆ چواری یانزەی 2025 36 ساڵتەیە پەڕێ بەسەر ساڵڕۆژی دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستان دیارە یەکێتی ژنانی کوردستان لە چواری یانزەی 89 لە تەڕاوگە لە سەقس دروست بوو و بەیاننامەی دامەزراندنەکەی لە یانزەی یانزە بڵاو کرایەوە لەسەر دەستی کۆمەڵێ ژنی بەتوانا و لێ هاتوو کە پەرۆشی دۆزی ژن و کرسی ژن بوون خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد فکرەکە هی ئەو بووە و خاتو کافێ سڵێمان و خاتم مەهاباد تۆفیق و کۆمەڵێ بەخشانی حەفید و یانزە خوشک ئەندامی دەستەی دامەزرێنەرن کە ناوەکانیان لە لای من لە ئەرشیف پارێزراوە و ئەنجومەنی بەڕێوەبردننیشیان هەبوو یعنی کۆمەڵێ ژنیش وەکو بەڕێوەبردن لە ئۆردوگاکان و لە گەڕەکەکان لەو شوێنانەی کە ژنی ئاوارەی هەرێمی کوردستانی لێبوو خۆتان نەزانن لەو کاتەیە ئەگەڕان و ئیشوکارەکانیان نەکرد دیارە یەکێتی ژنانی کوردستان ضرورێتێکی مێژووی هێنایە بوون دوای هەرس و ماڵوێرانی و جینۆساید و ئەنفال و کیمیاباران ژنان هەموو پەردەوازە و پێپشتیوان و پێویستیان بەوە هەبوو کە ڕێکخراوێکە بێ لە ڕێ ئەو ڕێکخراوەوە دەنگ و ڕنگ و کێشەکانیان بگەێنێرێتە جیهان و لە هەمان کاتیشە خزمەت بکرێن و خزمەت گوزاری تەندروستی و کۆمەڵایەتی و ژینگەی و پاک و خاوێنی و یان پێ بگەێنێرێ و دکتۆریان بۆ ببرێ چونکە بارودۆخی ژنان زۆر خراپ بوو بە تایبەتی لە ئۆردوگاکانە بۆیە ئەم ڕێکخراوە هاتەبوون ڕێکخراوەکە بەیانەکەی لە یانزەی هەشتانەوە بڵاو کردەوە دوای ئەوە دەست بەکار بوون زۆر بەجددی و بەتواناوانێ و هەر لە سەرەتاوانێ هەموو بەشەکانی ڕێکخراوەکە بەشی تەندروستی بەشی کۆمەڵایەتی بەشی ڕاگەیاندن بەشی یاسایی بەشەکانی کەوتنە ئیشکردن و یەکەم ژمارەی گۆڤاری تەواریان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە هەندەران دروست کرد دوای ڕاپەڕین کە ڕۆڵێکی کاریگەری و بەتوانیان هەبوو لە ڕاپەڕینە هاتنەوە ناو شار و خەباتی شار و خەباتی شاخ گرێدرا بە یەکەوانە و لێرە ئیتر ڕێکخراوەکە کەوتە سەر پێی خۆی و زۆر بە جورئەت و بەتواناوە ئیشی کرد و پەنجەی بر بۆ کێشەکانی یاسا و کۆنفرانسی یاسایی بەست و پەنجەی بر بۆ بواری تەندروستی و کۆمەڵایەتی و برینەکانی یەکێتی ژنان زۆر کارایانە ئیشی کە ڕۆڵی سەرەکیە بوو لە ئاوەدانکردنەوەی گوندەکانی کوردستان و گەڕانەوەی خانەوادەی گوندنشین بۆ گوندەکانیان و ڕۆڵی سەرەکی هەبوو لە پاراستنی مناڵ و لە ژنان لە هەموو ڕوویەکەوانێ و کۆمەڵی پرۆژەی سەرەکی زۆر باشی کرد یەکێ لەوانە لانەی ئارامیان دروست کرد بۆ جێکردنەوەی ئەو ژنانەی کە توندوتیژیان لەسەرەوە شۆنێک نامێنێ بۆ داڵدەدانیان و یەکەمیش ڕێکخراو بوون کە توانیمانە ئەوە بکەین لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە بێجگەلەوە ئێمە توانیمانە هەر لە ڕێگای ڕێکخراوی یەکێتی ژنانەوانێ بڵێن سنتەری ئامۆژگاری خێزانی دروستکن لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ ئامۆژگاری و گەیاندنی ڕێنمایی بۆ کوڕکچانە پێش پرۆژەی زەواجکردن لە هەمان کاتیشە لەگەڵ دادگایە و لەگەڵ قازی و محکەمەکانە تەنسیقمان هەبوو کە هیچ کاتێک کوڕکچیان بۆ مارەکردن ئەبێ پشگیری ئەو سنتەریان پێبێکە خولیان بینیوە لەوێ و ئامۆژگاریەکانیان وەرگرتووە کە چۆن خێزان دروست دەکرێت و پرۆسی خێزان پێکەوەنان چیە بێجگەلەوە سنتەری چارەسەری مەمکە یەکێتی ژنان هەوڵی بۆیە توانیمان دروستی بکەین کە ئێستا خۆشبەختانە هەر وەکو تەندروستیش کراوە بە مەرکەزێکی سەرەکی بەڵام نوێنەری یەکێتی ژنان هەر لەوێ و هەر هاوکارە و هەر پشتیوانە ئێمە جگەلەوە کۆمەڵی ژنمان هەبوو لەسەر شەقامەکان لانەیان نەمابوو لەبەرەوەی ئەقڵێتیان بڵێن تووشی نەخۆشی دەرونی ببوون و دەرونیان بەرەو تێکچوون ڕۆشت بوو خانەوادەکانیشیان نیانتوانێت وەکو پێویست بیانگرنە خۆیانیان چارەسەرێکیان هەندێکیان هەرکەوتە بوونە سەر شەقام بۆیە ئێمە توانیمان نەخۆشخانەی سۆزی دەرونی دروست بکەین لە بواری یاسایە کۆنفرانسی یاساییمان بەس ڕۆژنامەی ژیانەوەمان دەرکردووە گۆڤاری تەوام بەردەوامی هەیە و بەردەوام دەرەکرێت کە گۆڤاری
بوارێکە تایبەتە بە ژنان ڕۆژنامەی ژیانەوە ڕۆژنامەیەکە تایبەتە بە ژنان خۆشبەختانە وەرکابەری نێو تا ئێستا هەر بەردەوامە لە کارەکانی و کۆمەڵێ ئیتر هەزاران کۆڕ و سیمینار و ئەو شتانەمان لە شار و شارۆچکەکانە بەستووە کە لە ژمارە نایە بەڕاستی بە هەزاران کەس بەشداری ئەو کۆڕ و کۆبن و سیمینارانە کە هەزاران خولمان کردوتەوە لە شار و شارۆچکەکانە ئێمە لە ئێستا چواردە ناوەندمان هەیە لە زاخۆوە بۆ هەنای خانەقین چوار لەو ناوەندانەمان لە ناوچەدا بەڕێنراوەکانایە لە هەر شوێنی ژن هەبوو بێ لە هەچ گوندێک ژن هەبوو بێ ئێمە خۆمان گەیانونەتە لایەن و کۆڕمان بۆ بستون و سیمینارمان بۆ کردوون و لە سادەترین شتەوە بۆمان باسکردون هەتاکو ئاگاتە مێگەرایەتی و هزری ژنبوون و جیاوازی ڕەگەزیەکان بەڕاستی دەرێغیمان نەکردووە بە هەموو شێوەیە ئێستا من لە هەرێمی کوردستانە ڕاستە بەس هێشتا کامڵ نەبووە مێگەرایەتی لە لای ئێمەواتە فێمینیزم هێشتا کامڵ نەبووە هێشتا لە قۆناغی گەشەکردن هەیە بەڵام خۆشبەختانە کۆمەڵی ژنی بەتوانە و لێ هاتوو لەو بوارەیە خەباتی خۆیان جۆژاوە دەیان و سەدان نووسرا و پەرتوگلە و بارەیەوە دەرچووە ئێمە خۆتەزانی کە سەدەی 21 سەدەی خەباتی ژنانە خۆتەزانی لە پارچەکانی کوردستانی شەوڵدان هەیە مەخزە بۆ نمونە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتەوە دەستی پێکرد کە ئێمە زۆر پێشەوان خەباتمان کردووە ئێمە ئێستا بەردەوامین لە خەبات و بە هزری تازەگەری و پێشکەوتنی زیاترەوانە کارەکەین ئێستا ئێمە لە هاوپەیمانێتیەکانی هەرێمی و جیهانی شاکارەکەین وەکو یەکێتی ژنان بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی ژنی کورد بگاتە هەموو دنیا وهی ئەوانیش سود لە تەجروبە و گۆڕینەوەی فکرە و بیرۆڕە ئێستا من خۆم سەرۆکی لیژنەی هاوپەیمانی نەدای دیموکراتی هەرێمیم لە هەرێمی کوردستان لەو های پەیمانانەکە کارەکەین بێجگەرەوە ئێمە ئێستا لە بواری مێگەرایی و گەشەکردنی هزری مێگەرایی و یەکسانی ژنا زۆر کارەکەین و زۆر ئیشی بۆ ئەەکەین و ئێستا ئیش لەسەرەوەکەین کە توانەکانی ژنان زۆر بەهێز بکەین بۆ ئەوەی کە لە ئایندەیە بتوانین ژنان بە توانای خۆیان بڕۆنە پەرلەمانەوانێ و وەس لە کۆتابێنین وە ژنان بەدەنگی خۆیان بڕۆنە پەرلەمان ئیش لەسەرەوەکەین کە ژنان فێر بن دەنگ بن بە لیستی خۆیان بەڵام لەناو لیستەکە دەنگ بن بۆ ژنە کە بەتوانایە و لێ هاتووە و دەنگی ژنان بۆ ژنان بێ وە کار لەسەر هزری پیاوان و پیاوسالاری شەکەین کە ئیتر ئەبێ دەست بکەشنەوە لەو توندوتیژیەی کە شەقامی گرتووەتەوانێ کە خەریکە تەشەنەیە کرد بۆ بواری جیاوازتریش کە ئیتر ژن بەتوانایە و لێ هاتووە و کاریگەریمان هەبێت لەسەر پیاوانیش دەنگ بن بە ژنان و ژنان بەتوانای خۆیان بچنە پێشەوە ئەلەنگاریمان زۆرە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ سۆشیال میدیا زۆر جارە بێت ژنانمان بۆتە قوربانی سۆشیال میدیا زۆر جار توندوتیژەکان لە ڕێی سۆشیال میدیاوە ئاڕاستی ژنەکانمانە کە ژنی بەتوانە ژنی لێ هاتوومان بۆ دەرئەکەوێ هەڵەکەوێ ئیشەکە چاکاکە کەچی لە سۆشیال میدیاوە توندوتیژی ئاڕاستە ئەکرێت بۆ ئەوەی کەوە لە توانای کەمکەنەوە بێجگەلەوە ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەت هەیە حکوومەت چه حکوومەتی عێراقی بێ و ئەشترسین لە ئایندەیە بۆ حکوومەتی هەرێم کە پاشەکسە لە یاساکان بکەن بۆ نمونە یاسای 1970 هەرێمی بە عێراق ئاڕاستەکرا بە ئاڕاستەیە چەکسازی تیاکراگوایە بە ئاڕاستەیەکی خراپ تعدیلەکە کرا کە بە زیانی ژنان و مناڵان و دایکان کۆتایی هاتووە بێجگەلەوە ئێمە کێشەمان لەگەڵ حیزبەکانە هەیە لە حیزبەکانە تا ئێستا بە عقڵێتی پیاوسالاری مەماڵە لەگەڵ ژنەکانمانەکەن وەکو پێویست ڕێگە نەدراوە کە ژنانمان بە عقڵێتی مێینەیی مێگەرایی خۆی لە پۆستەکانە لە شوێنەکانە بڕیار بدات و ئیش بکات عنی ئاڕاستەیەکی پیاوسالاری هەیە لە حیزبەکانەوە کە ئێمە ئەمانەوە کۆتایی بەمانە بێنین ئەمانەوە ئەو عقڵێتە پیاوسالارەیە کە لەناو حیزبەکانە ئاڕاستەکە ئەمە کۆتایی پێبێنین ئەمانەوێ ئێمە یاساکان کە هەموارەکرێ بە ئاڕاستی خزمەتی ژنان و ئایندەی یەکسانی و بڵێن چەکسازێکی تەواو لە کۆمەلگایە هەنگاو بنێ بۆیە خەباتەکە بەردەوامە و ئێمە ئیش لەسەر ئاشتی شەکەین بەڕاستی ئاشتی ئێستا زۆر گرنگە چونکە لە ژینگەیەکی ئاشتیە ئەتوانیتکەوە دایک پەروەردگارە دایک ئەسڵە دایک کۆن خاوەندەکان هەموو دایک بوون ئێستاش دایک
هەر دایکی زەویە دایکی ئەسمانە دایک ئەسڵە پەروەردگارە ڕۆڵەکان پەروەردەکە ئەمانوێت لە کەشوهەوایەکی ئاشتیە بە عەقڵێتی ئاشتیانە پەروەردەیکە بەرەو یەکسانی و بەرەو نەمانی توندوشیژی و جیاوازی ڕەگەزی بۆیە خەباتەکە بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ گەشە ئەکا لە دوای ئەوەشی کە گەشتین بۆ یەکسانی کە خۆمان ئەمانەوێ هێشتا خەبات هە بەردەوامە بێ بە پاراستنی دەستکەوتەکان.